من سنة ديار فور الدولة ديار کردی بابا کردی شاخی کنگر منده görmüş aslerik جای باری کاکا جای باری مانی کاکا اوروکا سيبا بنتي روا سيبا بنتي باوي كيلو بس 3000 أدي أبو حليك حليك بدها 1000 ده بله أرزانية بله ارزانه ان شاء الله هذا أرزان ها هو كيلو بس 3000 خذ كيلو وأنا بدم أديك باشه الاخوه بزادي بازار خوشه بس لناقر ترازيان بس لناقر كاسبك لا مدنيا كاسب آزاده لا هوليري لسليماني لا دوشي هولير بايتخته انواع وزاره تسوي كذا سفاره كذا شنو قولي آزاده بس لصورنا لناقر بنيوش ما ترازيه براسته هذا ما بقى هرب وكم يوزاد قرا هولي انا بيلن علوكا هولي ايش بيلن قراس فروشين باوي وفراولي وش صار علوكا شنو بديه استكانش بهزاري أو بازار جدراتي رزياتم بدا ما مصطفى برستا ما ارتي بخون با بينزم به هشتاك كنا ديغري تو بەپێی ئەوەی مانجی ڕەمەزان مانگێکی پیرۆزە خەڵک عەزوخوازی زۆرە لەسەر شیرینی ئەوێ سفرەیەکی جوان بڕازێنێتەوە لە ماڵەکانیان و پێکەوەکۆ ببنەوە و بەرمانگ بشکێنن ئێمە شۆک و ساردەمەین تەزرا شەربەت و باقلاوای تایبەت بە خۆمان هەیە و هەمووی لۆگۆی هەیە و ڕێنمای تەندروستیمان 100% و زیاتر شەربەت مێوژ و شەربەتەنار خواستێکی زۆری لەسەرە و بە پێیەوەی شەربەتەکانمان تەبیعیە وەکو ساردەمەین تەزرە و مەحمەلی خۆمانە و وەستای تایبەت بە خۆمان دروستیەکات و ڕێنمایەکانمان 100% تەندروستە. باقلاوەکان زۆربیان بامێ ئێرانی و عێراقی و لوقمەقازی و زرۆبی خواستی زۆریان لەسەرە و ڕەمەزان بە خۆی پێکاتێک شیرینیە خەڵک شیرینی زیاتر بەکاردێنی خەڵک ئەوێ سفرە و خوانە چێبزار جوان بڕازین دووە ڕەمەزاناندا کە ڕەمەزان ڕۆژ پیرۆز و مانگە پیرۆز خەڵک زیاتر شیرینی بەکاردێنی ئێوە سفرە خوانە یەکجار باش و ڕازا و مرتبات پڕ لە شیرنی بڕازیتە بۆی بتوانی ڕەمەزانێکی خۆش بەڕێ بکات حکمی ئەوەی ڕێنکە قەیرانە بەس ئەمە کەسەری ئەو بازارەکەی قەیرانەکەی تا ئەوەندە پێوە دیار نیە چونکە بازار خەڵک کە پارە هەبی و نەبی دەبی شیرنایەتی بۆ سفرە خوانەکەی خۆیان بکات باشە زۆر و شیرین